الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس لم سردمدا ولا همو سردميكا يشك لو شانيكوا زور دي بستين وخوزقي مروفكانا بريتيا لو شي بردنوا فلان کەس لە پێشبڕکێیەکە بردیەوە، فلان تیپ بردیەوە، فلان یاریزان بردیەوە، فلان کاندید لە هەڵبژاردنە سەرکەوت و بردیەوە. بەڵام بردنەوەی ڕاستەقینە ئێمە وەکو مسلمان با بگەڕێنەوە خزمەت قورئان. بۆ بەرەکەتی وتارەکەمان دەچینەوە خزمەت قورئان لە سوورەتی ئەسافات ئایەتی 51 تا 61. خوای پەروەردگار باسی بەهەشتمان بۆ دەکات. دوای ئەوەی کەوا ئیمانداران ڕزگاریان دەبێ لە لێپرسینەوەی مەیدانی مەحشەر و دەچنە ناو بەهەشتەوە، خۆشەویستان و ئازیزان هەموویان بەیەکەوە دادەنیشن. کاتێک کەوا بەیەکەوە دادەنیشن، خوای پەروەردگار ئەو دیمەنەمان بۆ دەگێڕێتەوە. دەفەرمێ ئیمانداران بەرامبەر یەکتر دانیشتون، هەناسەی ئاسوودەییان بۆ یەکەم جار لە بەهەشتی نەبراوەدا هەڵمژی. بەڕاستی ئەمجا ئینسانی سراحەت دەکا. واللهی هەتا نەچینە بەهەشت، خوای گەورە بەڕەحمی خۆی بەنسیبمان کە، بە لوتفی خۆی پێمان خەڵات کە دڵنیابن ئاسوودەیی و ئیسراحەت لە ژیانی هیچ مرۆڤێکدا نییە. هیچ مرۆڤێک هەتا نەچینە بەهەشت واللهی ئیسراحەت ناکەین. سبحان الله، پەروەردگار دەفەرمێ کە دەگەنە ناو بەهەشتەوە، لەوێدا بەسەرهاتی ژیانی دنیای یەکتر دەجارنەوە. ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی مرۆڤ کاتێک کە دادەنیشێ هەمیشە حەزی بە بەسەرهات و بیرەوەری و ڕابرد و جێڕانەوەیە. ئەمە لە ناخی هەر مرۆڤێکە خوای گەورە خەڵقی کردووە. تەنانەت سبحان الله لە بەهەشتە کەشیا ئەمە لە ناخماندا دەمێنێتەوە. بۆیە بەهەشتیان خوا لەوانمان حیساب کا بەرەو ڕووی یەک دادەنیشن، بیرەوەریەکان و یادەوەریەکانی ژیانی دنیایان بۆ یەکتر دەجێڕنەوە. قال قائل منهم، یەکێک لە بەهەشتیان گفتوگۆ لەگەڵ بەرامبەرەکانی دەکا، باسی خۆی دەکا. ئەڵێ من لە دنیادا ئینی کانە لی قەرین، کەسێک هەبوو زۆر لێم نزیک بوو. بەڕێزان، قەرین بە معنە هاوڕێ دێ، بەڵام قەرین کە وتارەکانی ڕابردوو باسی وشەی ساحبمان کرد، یەکێک لە ناوەکانی هاوڕێ و هاودەم و هاونشینیش پێی دەوترێ قەرین. بەڵام قەرین لە هەمیشە لە قورئاندا بۆ کەسی خراپ هاتووە. هەر وەختێ وشەی قەرینت خوێندەوە کە بە معنای کوردی خۆمان هاوڕێ و هاودەم دێ، ئەوە لە قورئانە بۆ هاوڕێی خراپ و نەگونجا و خراپەکار بەکاردەهێنرێ قەرین. ئەڵێ من کەسێک هەبوو هاودەمم بوو، جا هەیە بەهۆی خزمایەتیەوە، هەیە بەهۆی پیشەکەتەوە، هەیە بەهۆی دراوسەیەتیەوە، هەیە بەهۆی مامەڵە و کڕین و فرۆشتنەوە. ئەڵێ من لەگەڵ کەسێکە بووم بە هاودەم و هاوڕێ. یەقول، بەردەوام پێی دەوتم، ئەئینەکە لەمینە المصەدیقین، ئەوە تۆش بەدووی ئەو بیر و باوەڕە کۆنە پەرستە کەوتووی کە پێغەمبەرانی خوا هێناویانە و دەڵێن ئینسان کە مرد زیندوو دەبێتەوە، قیامەت هەیە، بەهەشت هەیە، دۆزەخ هەیە. یعنی تۆش ئەم پرۆپوسیات و خەیاڵ و ئەفسانەیە بەڕاست دەزانی؟ ئەئیذا میتنا وەکونا تورابا وعیظاما ئەئینا لەمەدینون. یعنی تۆ عەقڵت دەیبڕێ ئێمە دوای ئەوەی مردین و ئەوە تا بە چاوی خۆت گۆڕە کۆنەکان هەڵدەدرێنەوە، زۆر جار لە جادە و بانە لافاو دەریان دەخا، سەی دەکەی بوونە خۆڵ. ئەگەر نەشبوو بنە خۆڵ، ئێسقانەکەیان پووکاوەتەوە، عیظامە، هەر دەستی لێ دەبۆتە ئێسقانێکی پووکاوە. باشە، ئەمە ئەئینا لەمەدینون، عەقڵت دەیبڕێ جارێشکە ئێمە زیندوو ببینەوە و پاداشت و سزامان بۆ هەبێ؟ دەکرێ ئەم هەموو مرۆڤایەتیە، ئەم مرۆڤە لە ژیانی خۆیدا چەند ساڵ چه خراپەیەکی کردبێ، غەیبەت و پاژملەی ناویژدانانەی بەرامبەر بە کەسێ وتبێ، غەیبەتی کەسێکی کردبێ، بوختانی بۆ کەسێک کردبێ، گوێنی بە کەسێک دابێ، غەشی لە کەسێک کردبێ، لە ناخەوە
فێڵباز بوو بێ بەرامبەر بە کەسێک و بەدەم شەکری بۆ هەڵڕشت بێ، دڵی پڕ لە ژەهر و زمانی پڕ لە شەکر. ئەمانە لە قیامەتە هەمووی حساب و کتابی هەیە، پاداشت و سزای هەیە. ئەئینا لەمەدینون، بەخوا من عەقڵم نایبڕێ. تازە تۆ ڕۆیشتی ئەم هەموو ملیارەها خەڵکە جارێککە زیندوو ببینەوە و ورد و درشتی کارەکانمان حیسابمان لەگەڵا بکرێ. بەڕێزان لێرەدا بوەستن تەماشاکەن ئەهلی بێبڕوا کە لەم سەرزەویەدا ئەم هەموو خراپەیە دەکەن، بەس تەنها ئەم حازرەی ئەمڕۆ دەبینن، سڵ لە هیچ بێویژدانیەک ناکەنەوە. وەڵاهی هەمووی بەرهەمەکەی ئەوەیە، بەرهەمەکەی ئەوەیە ئەئینا لەمەدینون، بڕوایان بەوە نییە ڕۆژی پاداشت و سزا هەیە. جا ئینسان ئەگە بڕوای بەوە نەبوو کە دنیا هەر ئەمەندە ژیان هەر ئەمەندەی دنیا نییە، وەڵاهی هەموو کار و کردەوەیەکمان، هەموو قسە و گفتارێکمان، هەموو هەڵس و کەوت و ڕەفتارێکمان، هەموو مامەڵەیەکمان لەگەڵ کەسانی بەرامبەر ئەگەر چاک بێ پاداشتی هەیە، ئەگەر خراپ بێ سزای هەیە، هەر ئێستا نییە. ئەگەر کامیرای سەرزەویش نەتگرێ کامیرایەکی تر هەیە، ئەگەر دادگای ئەم سەرزەویە پێت نەوێرێ و نەتوانێت سجنت کا و تۆڵە لێ بکاتەوە، دادگای خوا و قیامەت هەیە. ئەگە مرۆڤ بڕوای بەمە نەبوو کارەسات ئالێرەدا دەست پێ دەکا. ئەم بەهەشتیە دەفەرمێ من ئەم کەسە هاودەمم بوو، هاوڕێم بوو، بەردەوام یەقول بەردەوام ئەم هەموو ساڵە بە یەکەوە بووین، ئەوە گفتوگۆمان بوو، هەر کە بە یەکەوە دادەنیشتین هەمیشە سەرکۆنەی منی دەکرد، بە بیری دێنامەوە تۆ چۆن دەبێ بڕوات بە خوڕافیاتی دین و ئیمان و قەبر و قیامەت و بەهەشت و دۆزەخ هەبێ. قال هل أنتم مطلعون؟ ئەم بەهەشتیە بە هاوڕێ بەهەشتیەکانی دەڵێ ئەتانەوێ بزانین ئێستا لەکوێیە و چی لێ بەسەر هاتووە، چونکە ئەو بە بێ ئیمانی دنیای بەجێهێشت و بە کافری مرد، بە دڵنیاییەوە لە دۆزەخایە. فاطلع فرآه في سواء الجحيم. سەیری وردەکانی قورئان کەن. فاطلع هەر دەست بەجێ شاشەیەک دێتە بەرچاو، یەکسەر شوێنی ئەو هاوڕێ بێدینە بێ باوەڕێ بە قیامەت لە ناو قوڵایی جەهەنەمایە، لە ناوەڕاستی جەهەنەما دەسووتێ عەزاب دەدرێ. ئەو زەمانەی کە قورئان ئەوەی باس کردووە بەڕێزان، نە ئەم مۆبایلەی ئێستا هەبووە، نە ئەنتەرنێت هەبووە، بەڵام ئیمانداران کە خوا فەرمووی وتویانە سەمیعنا و ئەطەعنا، تەواو، مادام خوای گەورە لە قورئانە فەرمووی تەواوە. تۆ لە شوێنێکا بی خۆشترین شوێن بێ، بەبێ ئەوەی کەوا لە شوێنی خۆت بژوڵێ یەکسەر لە شاشەیەکەوە کەسێکی ترن نیشان بدرێت کە لە ئەو پەڕی عەزابایە. ئەخر ئەو زەمانە هیچ شتێک نەبوو، کەچیەوە تا ئێستا لەم سەردەمەی ئێستادا کە ئەمە لە چاو ئەوەی بەهەشتا هەر بەراورد ناکرێ. هەتا عیلم کە دواتریش دوای ساڵانێکی دوای ئێمە دێشتی وە کە ئێستا ئێمە بە خێڵماندا نەهاتۆ دروست دەکرێ. تەماشاکەت کەسێک لە ئەو سەری دنیا بێ، لە ڕۆژهەڵاتیان لە ڕۆژ ئاوای زەوی بێت، تۆ لە ناو ماڵی خۆتەوە لە شوێنێکی زۆر خۆش و جەوێکی پڕ لە ئارامیدا ئەتوانی شاشەکەت بکەیتەوە، ئەو لە ناو گرتوخانەیە کابێ و ئەنواع و ئەشکاڵ ئەشکەنجە و ئازار بدرێ، یەکسەر کامیرەکە لە شوێنی خۆتەوە دەکەیتەوە چاوت لێیەتی. لە بەهەشتی فەطەلع دەست بەجێ شاشەکە دەکرێتەوە لە بەردەمیانە، ئەو بێدینەی چەند ساڵ دەیویست ئەم کەسە گومڕاکە ئێستا لە ناوەڕاستی دۆزەخدایە. قالت الله إن كدت لتردين، قالت الله إن كنت لتردين. ئەویش دەڵێ سوێند بە ئەڵڵاه بەهەشتێکە دەڵێ واللهی ئەوەت لە من دەویست، خەریک بوو وەک خۆت گومڕام کەی. كنت لتردين، واللهی خەریک بوو. ئەخر ئەمە یعنی چی؟ یعنی مرۆڤ ئەگەر ئەوەندە قسەیەکی بۆ کرا، ئەگەر خوای گەورە ڕەحمی پێ نەکا ئیمانەکەی دەکەوێتە مەترسیەوە. زۆر خۆت پارێزە لە کەسانی بێدین، زۆر خۆت بپارێزە منداڵەکانت لە ژینگەی کەسانی بێدینە پەروەردە نەبن. ئێمە هەمومان خەمی منداڵەکانمانە لە کەسانی تریاکخۆر و مادەی هۆشبەر بەکارهێنەر و قومارچی و عەرەخۆر خۆتان بپارێزن، لە کەسانی داویان خراپ و بەدڕەوش خۆتان پارێزن. بەڵام وەڵڵاهی هێشتا ئەوانە بەحەو ئەو شۆراونەوە لە چاو ئەوانەی کەوا ژەهری کوفر دەخەنە ناو مێشکی گەنج و لاوەکان و منداڵەکانمانەوە کە بێباوەڕیان دەکەن. ئەوانە هەموو گوناهن، هەموو لە ناوبەرن،
بەڵام دەکرێت ئینسان بە ئیمانداری هێشتا بمێنێتەوە و ڕۆژێتەوە بۆ بکە خوالی خۆش بێ یان لە ناو جەهەنەمە ئەبەدی نەمێنێتەوە. بەڵام ئینسان ئەگەر هەموو سیفاتەکانی کە تێشیدا نابێ وا فەڕزکە وا بە بنێ ئینسانێکی بێدین لە هەموو سەرزەویدا خراپەی بۆ کەس نەبوو هەر گوڵی بەخشیوەتەوە هەر پارەی بەسەر خەژاراندا بەخشیوەتەوە ئەگەر ئیمانی بە قیامەت نەبێ هەتا لە دۆزەخا دەمێنێتەوە. قال إن كنت لتردين والله خەریک بوو من گومڕا بکەی لا ڕێم بکەی لە ناوم بەری ولولا نعمة ربي لكنت من المحضرين ئەگەر منەتی پەروەردگارم لەسرم نەبووایە ئێستا منیش وەکو تۆ لە ناوەڕاستی جەهەنەما دەبووم. ئەمە وشەی ئینسانی ئیماندارە. ولولا نعمة ربي ئەگەر خەڵاتی خوام لەسەر نەبووایە ئەمەی کە ئێستا لە بەهەشتام بەهەشتەکە دەڵێ خوایە ئەمە چاکەی من نییە ئەوە هەمووی ڕەحمی تۆیە بۆیە ئێمەش دەبێت فێری ئەو دەستەواژانە بین. واللهی کە هیدایەتمان وەرگرتووە کە من و تۆ ئەهلی مزگەوتین کە ئێستا قسەی خێر دەکەین و قورئان دەخوێنینەوە جەنابەت لە ماڵی خۆتە من لە ماڵی خۆمەوە نایڵین بچینە مزگەوت خوای گەورە بیانگرێ و لە ناویان بەرە ئینشاءالله ڕیسوای دنیا و قیامەتیان کەەوە و قافیانە و تۆش لە ناو ماڵی خۆتە مۆبایلەکەت ئەو هەموو شتە خراپەی تێدا دانیشتووی بەدیار ئەم کەلامی خوایەوە والله ئەوە فەزلی خوای پەروەردگارە ئەوە بەرەکەتی خوایە کە خوا ڕەحمی بە ئێمە کردووە. ئەفەما نەحن بمەیتین بەهەشتێکە دەڵێ سوپاس بۆ خوای پەروەردگار ئەوە تا ئێمە یەک مردنمان هەبوو مردنەکەشمان تێپەڕاند ڕوح کێشانمان بە ئاسانی کۆتایی پێ هات بە فەزلی ئیمان. وما نحن بمعذبين ئێمە جارێک کە لە بەهەشتا هەرگیز سزا نابینینەوە ئەم خۆشیەمان ئەبەدیە بەس خۆشی بەهەشت ئەبەدیە. بڕواتان هەبێ لە ژیانی دنیادا چەندە دەوڵەمەندبی چەندە تەندروست باش بی چەندە ماڵ و عایلە و خێزانت ڕێک و پێک و خۆشبەخت و تەبا و گونجاو بن بەیەکەوە چەندە سەروەت و سامانت زۆر بێ و بازرگانی لە پێشکەوتندا بێ واللهی دایمە لە دڵڕاوکێدای چونکە هیچی زەمانێک نییە گەرانتی نییە بۆ پاراستنی هەمووی احتیمالی تێکچوونی هەیە بەڵام بەهەشت وانییە. وما نحن بمعذبين هەرگیز کە چوینە بەهەشتەوە جارێکی تر ئەشکەنجە و ئاشزار و سزا چاوەڕێمان ناکە. إن هذا لهو الفوز العظيم بەهەشتێکە دەڵێ برایان خوشکان ئەمە برنەوەی گەورەیە الفوز العظيم بەخوای ئێمە کە هاتین گەیشتینە ئەم بەهەشتە و لە هەموو مەینەتەکان ڕزگارمان بوو بەڕاستی ئێمە براوین نەک هەر براوەیەکی زۆر گەورەین. لمثل هذا فليعمل العاملون بۆ ئەمە دەست بۆ بەهەشت درێژ دەکا بۆ ئەم خۆشیەی ناو بەهەشت هەر کەسێک لە تێگەیشت بێ و عەقڵ لە سەریا بێ و ژیری لە دەست نەدابێ بۆ ئەمە تێدەکۆشێ. بەخوا هەموو تێکۆشانەکانی تر بەتاڵە ئەوەی کەوا بەڕاستی بزانێ کاری کردووە و ڕەنج بە خەسار نەبووە بۆ ئەم شوێنە لمثل هذا بۆ ئەمە فليعمل العاملون بەخوا بۆ ئەمە خەبات نەکەی هەموو خەباتت بە فیڕۆچوو. بەڵێ وتارەکەمان باسی الفوز العظيم برنەوەی هەرە گەورە باسی برنەوەیە وتم هەمومان ڕۆژانە وشەی بردنەوە دەبیستین و حەزی پێ دەکەین هەمومان لە پێشبڕکەی ژیان داین. لە دنیادا هەر کەسە دڵی بە شتێک خۆشە خۆی بە براوە دەزانێ خۆی بە بەختەوەر دەزانێ بەهۆی ئەو شتەوە هەیە خۆی بە بەختەوەر دەزانێ و بە براوە دەزانێت لە دنیادا بەوەی ڕوخسارێکی جوانی هەیە شکڵ و شێوەیەکی جوانی هەیە باڵایەکی بەرز و جوانی هەیە هەم لە ئافرەتان بەتایبەت و لە پیاوانیش هەیە سەرمایەکەی و مایەی شانازیەکەی ڕوخسارەکەیەتی ڕوخساری جوانیەتی هەیە بە ماڵ و سامانەکەی خۆی بە براوە دەزانێت کە سەیری سەروەت و سامان و ڕەقەم حیسابی و دەفتەری دۆلاری دانراوی دەکا دڵی شادە ئەڵێم من بەختەوەرم تەمەنم 40 ساڵ 50 ساڵە ئەم سەروەتەم پێکەوە ناوە ئەمەندەم هەیە بردنەوەی خۆی لە دنیادا لەو سەروەت و سامانەدا دەبینێ هەیە لە پلە و پۆستە ئەوە تا ئەم هەفتەی ڕابردوو کاتێکەوە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرا کەسانێک سەرکەوتن بوون بە پەرلەمان تێر
حەقوا ناویان منێن پەرلەمانتار پەرلەمان تێر چونکە بەڕاستی تازە تێر بوون تێر و مڕ دەبن لە پارە لە دۆلار نە کێشەی موچەی هەیە قەت موچەی ئەوی دوا ناکەوێ هەر ناسێ سەرشی بۆ بگرێ وەکو تۆی خانەنشی نییە دەنگ دەری قڕ بەسەر کە لە سعات 6 بەیانەوە دوای 3 مانگ دەچی لە بەردەمی بنکەیەکی دابەشکردنی موچەدا دەکەوی ئەو فەوری دێتە سەر کارتەکەی و حیسابەکەی هەر لە یەکەم ڕۆژەوە ئەو پەرلەمانتێرە کە دەرچووە ئەمجا تێر بووە حەوت پشتی تریشی نازانێ نەبوونی چییە یەکسەر وەنەوشەیەک بۆ ژنەکەی جیگڵاسێک بۆ کوڕەکەی فڵان شت بۆ کچەکەی زاواکەی تەعین دەکا ئامۆزاکەی لە دوایەوە فڵان کەس موچەی بندیوار ئیتر ئەمە خەریکی پارەکۆکردنەوەیە ئێستا ئەوانە خەڵگەوە تا پیرۆزباییان لێ دەکا بۆ خۆیان چەند شادمانن لەوانەیە چەند شەو ڕۆژ خەویان لێ نەکەوت بێ لە خۆشی ئەوەی بوونە پەرلەمانتێر دەرچوون بڕواتان هەبێ عەرزی جەنابتانم کرد پێش هەڵبژاردن ئێوەی دەنگدەریش بە ئیزنی خوا بەس ئەوەتان بۆ ماوەتەوە دەستان بە کونەلووتتان داکەن و دوایی بە دیار شاشەبۆری تەلەڤیزۆن و فەیسبوک و موبایلەکەتەوە دانیشی وەک بەڕەنگی سوور جا ڕەنگی سوور گای پێ قەڵز دەکرێت ئەمانە بەڕەنگی سوور شاشەکەی دەینووسێ بە پەلە هەواڵی خێرا هەر ئێستا ئەم هەواڵە گەیشت دوای 3 مانگ واتۆ گەیشتوویە نزیک مانگی 12 ئەگەر مانگی 9 موچەی مانگی 9 بدەنێ ئەوە خەڵات و دەستکەوتێکی زۆر گەورەیە پێیان خەڵات کردووی لە بەغاوە بۆ تاتۆ بەخوا تۆ هەر دەستکە بە کونەلووت تا و هەر بە دیار شاشەی تەلەڤیزۆنەوە دانیشە ئەو بوو بە پەرلەمان تێر ئەو تازە تێری خوارد ئەوت بردەوە پەیژەی تۆ هەمیشە دەنگدەر پەیژەی یەخوا پیرۆزت بێ بەخوا حیفە بە 3 مانگ 4 مانگ جارێک موچە بدرێ خەڵک دیارە زۆر لە وەزع ڕازیە ئێمەی مامۆستایانی ئاینی هەڵەین کاتێک کە پێمان وایە وڵات خراپە ئەم سیستمی حکومڕانیە نادات پەروەریە ئەلحەمدولیلا خەڵک خۆی بەدڵیەتی دیارە ئەوە ئێمە هەڵەین و بەڵام ئێمە لەسەر هەڵەی خۆمان سوورین و هەر پێمان نادات پەروەریە ئەگەر هەموو خەڵکی ئەم کوردستانەش قبوڵی بێ و بەتەنیا بمێنینەوە هەیە سەروەت و سامانەکەی مای بەختەوەریەکەی بریتیە لە زیرەکیەکەی خوێندکارێکە لە بنەڕەتی تا زانکۆ تەواو دەکات تا خوێندنی باڵا شانازی بەوەوە دەکا براوەیە بەوەی کە لە ناو هاوڕێکانیان لە ناو پۆلەکەیە بەردەوام ئەستێرەیەکی گەش و دیارە ئەڵێن بەڕاستی فڵان کەس زیرەکە ئاماژەی پێ دەکرێت هەیە بە پسپۆڕیەکەی پزیشکێکی پسپۆڕە ئەندازیارێکی پسپۆڕە یاساناسێکی پسپۆڕە شانازی بە پسپۆڕیەکەیەوە دەکا خۆی بە براوە دەزانێت هەیە لە بازرگانیدا بازرگانێکی سەرکەوتووە بەرد بفرۆشێ بە نرخی زێڕ بۆی دەفرۆشێ هەیە بە کشت و کاڵەکەی کشت و کاڵێکی باشی هەیە جوتیارێکی نمونەیە هەبردنەوەی خۆی لەوەدا دەبینێتەوە کە داهێنانی کردووە لە بواری کشت و کاڵدا هەیە لە بواری ئاژەڵداریدا خۆی بە سەرکەوتو دەزانێت ئاژەڵێکی یەکجار زۆری هەیە شێڵگەی پەلەوەری هەیە بە کارگەکەی ئەڵێ فڵان کارگە من خاوەنی ئەو کارگەیەم کە پێشکەوتن و سەرکەوتنی گەورەی بەدەستهێناوە هەیە خۆی بە سەرکەوتو دەزانێت خۆی بە براوە دەزانێت لە مەیدانی ژیانە ئەڵێ هاوسەرەکەم ئافرەتێکی باشە یان ژنێک دەڵێ خوای گەورە بە زیادی کا و سوپاسی دەکەم کە پیاوەکەم هاوسەرێکی گونجاو و باشە بردنەوەی ئەم لە مەیدانی دنیادا بەس هاوسەرەکەیەتی ئەڵێ خوای گەورە هاوسەرێکی گونجاو و تەباو باشی بەنسیب کردوم هەیە شانازی دەکا و دڵخۆشە و خۆی بە براوە دەزانێت لە ژیاندا بەوەی کەوا ئەلحەمدولیلا منداڵەکانی نەجیبن منداڵی نەجیب زادن و خەڵک ڕۆژتا ئێوارە دەڵێ ڕەحمەت لەو دایک و باوکە بێ ئەم کچەی لێ بووە ئەم کوڕەی لێ بووە زۆر دڵی بە منداڵەکانی خۆشە بەڕێزان ئەمانەی کە باسم کردن ئەگەر بە حەڵاڵی دەستت کەون حەڵاڵ بن مافی خەڵکیان پێوە نەبێ دوو پۆزی پێوە لێ نەدەی بەسەر خەڵکە نەڵێ ئەمە هی خۆم و ئازایەتی خۆم و جوهدی خۆم و توانای خۆم و ئینەما ئوتیتوه عەلی علمی عندی من خۆم دەزانم چۆن کاسبی دەکەم پارە پەیدا دەکەم کوڕە من خۆم دەمزانی چۆنم بانگەشە کردو ئەو خەڵکەم بەنج کرد و بردمنە سەر سندوقی دەنگدان و دەنگیشم پێدان ئەگەر بەهی خۆتت نەزانی وتت هذا من فضل ربی ئەمە هەمووی هی خوایە هەمووی بەخوا تاقیکردنەوەیە و پاشان خاڵی سێیەم خزمەتت پێکردن بەوەی کە باسم کردو هەتن خستنە خزمەتی کۆمەلگاوە کە دەیخەیە خزمەتی کۆمەلگاواتە قیامەتی خۆ داوادان دەکەی بە تەمای پاداشتی خوای و خزمەتی کۆمەلگا و دەوروبەرێتی پێ دەکەی ئەمانە چاکن ئەمانە باشن هەرچەند ئەم هەموو باشیانەش بەخوا بمردنی خۆت یان بە لەدەستدانیان کۆتایی پێدەیە
تەنها نێتەکەی ناودڵ لەگەڵ خیامەتی خۆتا و لە بەرامبەر خوای پەروەردگاری خۆتا دەمێنێتەوە. خەڵکانێکی شەیە لە یادمان نەچێ بەڕێزان، هیچ شتێکی نییە لەمانی کە باسم کرد جێی شانازی بێ، بەخوا هیچی نییە، ڕۆژانە بە کولەمەرجی دەژیا، بەڵام یەک شتی هەیە کە شانازی پێوە دەکا، ئەویش کۆیلایەتیە. بەردەوام شانازی بەوە دەکا کە کۆیلەی فڵان ڕێبازە، کۆیلەی فڵان سەرۆک و سەرکردەیە. هیچ شتێکی لەم دنیادا نییە. لەوەتی لەدایک بۆ بابیشی هەروە بووە، باپیریشی هەروە بووە، ئێستا بە میرات بۆی ماوەتەوە. خەڵک ڕیزە دووکانی بە میرات بۆ دەمێنێتەوە، خەڵک شوقەی بۆ دەمێنێتەوە، خەڵک ڤێلای بە میرات بۆ دەمێنێتەوە، خەڵک سەمع و کەرامەت و ڕێز و حرمەتی دینداری و خواناسی لە باب و باپیرەوە بۆ دەمێنێتەوە. ئەم میراتەکەی کۆیلایەتیە. هەر لەسەر هەمان ڕێباز کۆیلەیەکی عیارە 24 شتێکی دەخەنە بەردەم. کۆیلەی زمانی قەدیمیش هەروە بووە، شتێک نان و ئاوێکیان داوەتێ، ئێستا نان و ئاوەکە بۆتە موچەیەک، بە 2 مانگ 3 مانگ جارێک شتێکی فڕێ دەدەنە بەردەم، 4 ساڵ جارێکیش ئیشم پێێتە. وەختی دەنگدان چیم پێخۆش بووە بێت تۆ دەنگ بەوە بدەیت. بەس کۆیلەی قەدیم ئاواتیان ئازادی بوو، دەیانگوت تۆ بڵێ ڕۆژێک ئازادی بە چای خۆمان ببینین. ئەم کۆیلانەی ئێستا کە هەر یەکجار زۆرن، ئەوانە ئاواتیان ئەوەیە ئەم مەدالێ کۆیلایەتیان لە ملداناندرێ، بەس لەوە دەترسێن لە کۆیلایەتی دەربکرێن. ئەڵەن تۆ بڵێ قبوڵیان بین بە کۆیلە و هەتا ماوین ئەم کۆیلایەتیمان لەدەست نەچێ. ئەوە موسیبەتە. یعنی تۆ جێگەی شانازیەکەت، فەخرەکەت، برنەوەکەت بەس ئەوە بێ کە کۆیلەیەکی باش و عیارە 24. بۆیە براوە بەخوا بەڕێزان خەریکە دنیا پەرستی هەمومان لەبیر دەباتەوە. ئەوە تا چەند ڕۆژانی ڕابردوو ئەو هەفتەی ڕابردوو هەر باسی هەڵبژاردن و چ کاندیدێک دەرچوو، چێ چەندی هێناوە و چه حیزبێک چەند کورسی هێناوە، کەس باسی بەهەژ ناکە. بەخوا خەریکە هەمومان دنیا وای لێ کردوین باسی بەهەشمان لەبیر چۆتەوە. بەڵام تکایە با بە ئاگا بینەوە. وەڵڵاهی وتارەکەم بەس مەبەستم ئەوەیە، توخوا بە خۆم و ئێوە قیامەت لە یاد نەکەین. وەڵڵاهی برنەوەی ڕاستەقینە، وەڵڵاهی ژیانی ڕاستەقینە ئەوەیە کەوا بچێ بەهەشتەوە و فریشتەکان پێشوازی لێ بکەن، بڵێن کولوا واشربوا هەنیئا بما ئەسلەفتم فی الأیام الخالیە. لە سوڕەتی ئەلحاقە ئایەتی 24 دەفەرمێ فریشتەکان بە ڕێز و حرمەتەوە دەفەرمون ئەی فریشتەکان فەرمون وەرنە سەر سفرەی ڕازاوەی خوای پەروەردگار لە بەهەشتا، وەرن بخۆن و بخۆنەوە، هەنیئا نۆشتان بێ. ئەم خواردنەی کە دەیخۆن نۆشی گیانتان بێ، نەدڵتان پێی ناڕەحەت دەبێ، نەگەدەتان پێی ناڕەحەت دەبێ، نادەچنە سەر ئاو و پاشەڕۆی پێ دروست دەبێ، هەمووی خێر و خۆشی و تام و چێژ و لەزەتە، دوورە لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک. یا ڕەبی نەوشی گیانتان بێ. ئەوە بیما ئەسلەفتم فی الأیام الخالیە، ئەوە بەرهەمی ڕۆژانی ڕابردووی دنیاتانە. ئای چەند نانی حرام هاتە بەردەست و ڕاد نەکرد بە شوێنیدا، ئای چەند دەعوەتی ئەم کاندید و ئەو کاندید بۆ دەنگێک خۆڵقیان کردی و ڕاد نەکرد و نەتخوار و تتخوایە بەهەشت هەیە. وەڵڵاهی ئەوە بەرهەمەکەیەتی. چەند مامەڵەی بازرگانی کاکی بازرگان هاتە بەردەست و بەخوا حەزیشت زۆر بە پارەکەی بوو، دەشتزانی تیا سەرکەوتوو دەبی، بەڵام دەتزانی غەشە، ئەتزانی خیانەتە، ئەتزانە خیانەتە لە میلەتەکەت، کەلوپەلەکە بە کەڵک نایە، لەبەر خوا وازت لێ هێنا وتت خوایە بەس لەبەر تۆ بیما ئەسلەفتم فی الأیام الخالیە. بەخوا ئەوەی کە لە بەهەشتایە بەرهەمی ئەم کار و کردەوەی دنیایە. جەتخوا حیڤنێ ئینسان ئەو بەهەشتا لەدەستدا بۆ برنەوەیەکی کاتی دنیایی کە برنەوەش نییە و دڵجێگای دڵخۆش بوون نییە. بەهەشتێک ئیذا ڕەئەیتە وإذا رأيت ثم رأيت نعيما وملكا كبيرا. لسورة الإنسان آياتي 20 پروردگار دەفەرمێ ئەو بەهەشتی حتا دەڕوانێ گوڵ و گوڵزارە، ئاوا دەڕوانێ ئەو هەموو باخ و باخات و گوڵ و گوڵزارە چاو لێی تێر نابێ، لا دەکاتەوە بەم لادا ئەم هەموو کۆشک و ڤێلایە، هەر خشتێکی لە زێڕە یەکی لە زیوە، سەرک نزم دەکاتەوە بە بەردەمی ئەم هەموو ڕووبارە، هەر یەکەی لە تام و ڕنگ و بۆنێک بە بەردەمیا دەڕوا. ئەو دڵە خۆشەی کە هەرگیز غەمباری و نەخۆشی و ناخۆشی بەخۆیەوە نابینێ، ئەو جەستەی جارشکە مردن نابینێ، سیر دەکا هیچ کەس لەو خۆشحاڵتر نییە. بەخوا ئەمە برنەوەیە. بەخوای ئینسان ئەگەر ئەمە کۆتاییەکەی نەبێ و ئەو بەهەشتە نەبێ هەمیشە لە دنیادا دۆڕاوە. وەڵڵاهی ئەو پەرلەمانتاری کە دەرنەچۆڕم بێ خوای گەورە باشەی لەگەڵا کرد بێت، چونکە پەرلەمانتارێک کە دەچێتە پەرلەمانی عێراق
عرزم كردن أو كساني كوا بعقل بون دولا رؤية وبرجينه قايم به أواني كبعقل بون ودنجيان دا أبي بدڵنیاتان دەکەم هەر ئەوە چارە نووسانە هەر سێ مانگ جارێک لە شاشەی تەلەڤیزۆنەوە بە پەلە دڵت ئاوە بە پەلە لێدا داخۆ شتێکت بۆ فڕێدەن لە بەغاوە موچەیەکت بۆ دەیاننا ئەویش تازە بوو بە پەرلەمان تێر دەخوا هەر پارە دێ چۆن ویژدانی قبول دەکا مانگی بەلانی کەمەوە 30 ملیۆنی خۆی دەبژێرێ بەلانی کەمەوە 110 وەرەقی صافی دەکاتە گیرفانیەوە بەڵام ئەو کەسەی دەنگی پێداوە لەو سەرجادەیە کە دایانبینی بە 400,000 گەنجێکی خەریجی زانکۆیە دەرچووی زانکۆیە بەڕوخا بڕوانامەی باڵای هەیە ماستەری هەیە دکتۆرای هەیە ڕۆژی بە 20,000 بە 30,000 تا ئێوارە کرێکاری دەکا پشودانیشی پێڕەوا نابیندرێ خۆ چۆن ویژدانت قبول دەکا کاکی پەرلەمان تێر تۆ ئەوەندە تێربی ئەو خەڵکانەش کەوا دەنگیان پێداوی و بە بێعەقڵی خۆیان بوونە پەیژە و تۆ چوویە سەر کەل لەسەریان و بەرز بوویتەوە خۆت خزاندە بەغاوە ئەمجار لە خوارەوە هەر پارە ڕەوانکە و لێرە مەشروع پێکەوەنێ و بانک لە خارج بکەوە و کە سوکاری خۆت دەوڵەمەندکە و جایتر ئەو خێر و بەرەکەتەوە هەر ناژبڕێت چاو لێ یەک جاردەمی لێی چەور بوو بە هیچ شێوەیە گوازی لێ ناهێنێ خۆی لەسەر بەکوش دەدا دڵێ بەس ئەم جارشکە پێی بگەمەوە واللهی بەڕێزان دڵنیابن 1000 پەرلەمانتارت هەبێ و هیچ پەرلەمانتارن نەبێ هەر وەکو یەکە ئەوە قسەی بەندەیە چونکە ئێمەگەت لە دنیای سیاسەتی شانەمان خوێن بێ خۆلانی کەم لە دنیای واقعی شتێک فێر بووین تۆ کوردی تۆ نەتەوەی تۆ خاچی خۆت هەیە منەتت بە بەغایەکی عەرەبی هەر نییە ئەوە غەشی ناو خۆمانە ئەینا دەبوو تۆ ئێستا دەوڵەت بی ئەوە تۆ بەژن موچەت بۆ دێ جاران ئەم کچیان دەدا بە ماڵی فڵان کەس تۆش خوشکەکەی خۆتم بدەیە ئێستا داهاتی ناو خۆتم بدەیە و نەوتەکە دەفرۆشم خۆم سەرپەرشتی یەکەم داهاتی نەوت و ناو خۆم بدەیە منیش لە بەغاوە موچەت بۆ دەنێرم من پێی لەنژن بەژنە ئەوە پەرلەمانتاری بۆ چییە ئەوە چیە دیفاعی لێ دەکا تۆ ئەوەم بدەیە و منیژەوە دەدەم بێەوە هیچ شتێک نییە بەڵام دوای 3 مانگ دوای عەزابی دەرونی کە دڵنیا بە هەر ئەوەت بۆ دەمێنێتەوە واللهی ئەوەی کە دەردەچێ ئەگەر قیامەتی خۆی لەبیر بێ ئەو 30 ملیۆنە بە حرامی دەخوا واللهی دەبێ وەکو ئاگر لە ماڵی هەتی و پیستر لە گۆشتی بەراس حرامتر بهێنێتەوە دەرخواردی ماڵ و منداڵەکانیدا بەڵام بەداخەوە ئینسان کە بیری قیامەتی نەبوو بیری ئەم بەهەشتەی نەبوو ئەگە جاوەهاشیانە ئەنجا سافحات هەیە ئەڵێ بەس یەک جار دەنگم بۆ بدە فلان وەزیر بانگ نەکرێ فلان کەس پرۆژەکەی سەرکەوێ هەیە بە 40 دەفتەر لە یەک دەقەدا بەس دەستێک بەرزکەوە 40 دەفتەر دۆلارت دەدەمێ هەیەە بڕواتان هەبێت لەو پەرلەمانتارانە ئەگەر 200 ساڵی تریش بەرماوەکەی نەوەکانی بیخۆن هێشتا لێ نابڕێ بۆ 4 ساڵە لە بەغا ئەوەندەی دزیوە ئەوانە هەموو بەڵگەن هەموو لەبەر چاون بەس نازام ئەو خەڵکە تاکەی بەچی عەقڵی دەکاتەوە هەمووی بەرهەمەکەی ئەوەیە کە ئێمە دایمە چامان لەسەر دنیایە لە براوەی دنیایە و بەهەشتمان بەداخەوە لەبیر کردووە لە کۆتایی وتارەکەمدا دەڵێم ئەگەر ڕقل لە شکستە ئەگەر دەتەوێت نەدۆڕێ و بەردەوام لە ژیاندا براوەبی ئەوە ئاگاداری ئەم کۆمەڵە دووشتەکان بەیەکەون یەکەم دووشت هەرگیز لە یاد مەکە یەکەم خوا دووەم ڕۆژی دوایی دایمە خوا بەسەر خۆتەوە ببینە هەر کارێکت کرد هەر جوڵەیەکت کرد حیسابی ئەوە بکە خوایە بەم کارە ڕازییانە بەخوا سەرفرازی سەرکەوتن بەس بە ئەوەیە ئەم قسەیەم لێوەرگرن لە خۆمەوە ئەنجا بۆ ئێوە بڕواتان هەبێ وابزانام هیچ وتاریش ترمان ناوێ هەر کارێکت کرد هەر جوڵەیەکت کرد هەر مامەڵەیەکت کرد هەر هاوسەرگیریەکت کرد ژن هێنان و شوکردنێک کچ بە شودان و کوڕەکەت ژنی بۆ دێنی یەکەم جار بیر لەوە بکەوە خوایە تۆ بەم کارە ڕازییانە شەریعەت بەم کارە ڕازیە یاننا دایمە خوال لەبیر بێ خوایە ئەم کارە دەکەم پاداشتی لەسەرەیان سزا بۆ تۆی دەکەم یان بۆ ڕیا یەکەم جار خوا دووەم دائمە قیامەتت لەبیر بێ قەد وامەزانە دنیا هەر ئەم چەند ڕۆژەیە ئەمڕۆ دەسەڵاتت هەیە فڵان کەس بچەوسێنیەوە قسەی پێ بڵێ ئازاری دەرونی بدەی غیبەت و بوختانی بۆ بکەی تۆ بڵێ ئەم موبایلەت ڕەش ببێتەوە هەمووت هەڵگرتووە بۆ قیامەت دائمە قیامەتت لەبیر بێ دووشت هەرگیز لە یاد مەکە خوا ڕۆژی دوایی واللهی سەرفراز دەبی بڕواتان هەبێت دائمە هەز بە بەختەوەری خۆت دەکەی دووەم هەوڵی ڕازیکردنی دوو کەس لە خۆت بدە هەموو خەڵکی بە من و بە تۆ ڕازی ناکرێ بەڵام دەتوانین دوو کەس لە خۆمان ڕازیکەین دایکت
باوکت بەردەوام هەوڵی ڕازیکردنی دایک و باوکت با لە پێش هەموو ڕازیکردنێکەوە بێ وەڵڵی هەموو خەڵکی چاکیش لێت ڕازی دەبێ. سێیەم لە سەختیەکاندا پشت بە دووشت ببەستە. دنیا هەوراز و نشێوی زۆری هەیە، لە سەختیەکاندا پشت بە دووشت ببەستە. بالصبری والصلاة. یەکەم بە خۆڕاگری، دووەممان بە نوێژ و پاڕانەوە لە خوا. الصبر والصلاة. الله قورآن چۆن بۆی دیاری کردوین، بەخوا هیچ کتێبێکی ترمان ناوێ. دەکەوێت سەختی ژیانەوە، هیچ کەسێک نییە ژیانی هەمووی تەختایی بێ، هەوراز و نشێوی زۆری لەبەردەمایە. هەمومان لە سەختیەکانە دوو دەرمان بەکاربێنە، الصبر والصلاة. ئارامگر بە، خۆڕاگر بە، مەچەمێ، چۆک دامەدا، ڕەشبین مەبە، بێئومێد مەبە. الصبر ئارامگری ئەوەیە بیر بکەوە هەموو سەختیەک کە دێتە بەردەمت سەرەتا زۆر گەورەیە، شاخێکی گەورەیە لەبەر چاوت، بەڵام دەوردە بە فەزلی خوای گەورە بەس خۆت ڕاگرە، مەڕوخێ، ڕەشبین مەبە، ناومێد مەبە، وەڵڵا بچووک دەبێتەوە، شاخ گەورەکە دەبێتە گردێک، گردەکە دەبێتە شتێکی بچکۆلا، وەکو بەردێکی بچکۆلەی لێدێ بەسەریا باز دەدەی و بە ئاسانی هەنگاو هەڵدێنی. بەس ئارام بگرە، شکوای حاڵی خۆت بەس بۆ لای خوا بەرە، وەسەلات بپاڕێەوە لە خوا، وڵێ یا ڕەبی خوای گەورە ئەو مشکیلەی من، ئەم سەختی من چەند گەورە بێ، یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی تۆ گەورەترە، فەزلی تۆ گەورەترە، لێبوردنی تۆ گەورەترە، خوایە پەنام بۆ تۆ هێنا. دوعاکردن، نوێژکردن ئارامی بە ڕوحت دەبەخشێ. سەبر ڕووناکیە. بەڕێستان تاقیتان کردوێتەوە جار هەیە دەچیتە شوێنێکەوە ژوورێکەوە کە هیچ ڕووناکیەکی تێدانێت، کە دەچیتە ژوورەوە بەسەر ئەو تاریکێدا دەکەوی، چاوت هیچ شتێک نابینێ. هەر ماوەی بەڕێزان 1 دقە 2 دقە 2 خولەک بوەستە لە شوێنی خۆت، هیچ هەنگاوێک هەڵمەیەنە، نەقاشت بەرهیچ دەکەوێت، نە هیچ دەشکێنی، نە دەنگێک دێ، بەس لە شوێنی خۆت بوەستە. سەبر بگرە بۆ ماوەی 2 خولەک، دڵنیا بە سەیرەکەی بەرچاوت ڕووناک بووەوە، ئەو تاریکستانە نەما. خوای گەورە گلێنەی چای وا دروست کردو ئۆتۆماتیکی ئەو ئەرحەم الڕاحیمینە کە دەچێت شوێنێکەوە زۆر تاریکە، گلێنەی چاو یەکسە بۆ خۆی دەکشێت 2 ئەوەندە 3 ئەوەندە هێزی بینینی تاریکەکە زیاد دەکە. سەیرەکەی بەرچاوت ڕووناک بووە، کۆمەڵە شت دەبینی، بەسەر شتان ناکەوی، قاچت بریندار نابێ، شت ناشکێنی، زەرەت نادەی. ژیانیش ئاوایە، یەکەم جار کە تووشی سەختیەک و ناڕەحەتێک و موسیبەتێک دەبی، دنیا لەبەر چاوت تاریکە. خوا دەفەرمێ سەبر بکرە، پەنا بۆ دەرمانی سەبر بگرە، وەڵڵاهی دوای ماوەیەکی کەم ڕووناکی دەکەوێتەوە بەرچاوەکانت. ئەمجا بە بەرچاوڕوونیەوە هەنگاو هەڵدێنی. تۆ پشتیوانێکت هەیە کە ئەڵڵایە، ئەگە خەڵک هەموو دەرگاکانی لێداخراون، دائیمە ئێمە دەرگایەکمان هەیە، الصەلات، دوعاکردن، نوێژکردن، سوزدەبردن، ئەو دەرگایە قەت داناخرێت. تۆ بەقەت ناومێد مەبە موسڵمانی بەڕێز. چوارەم خاڵ و کۆتا خاڵ، تا دەتوانی بۆ ئەوەی براوەبی لە ژیانە، بۆ ئەوەی سەرفراز و بەختەوەربی، نهێنیەکانی ژیانت بە تایبەتی 3 شت. نهێنی ژیانی هاوسەریت بینی خۆت و هاوسەرەکەت، نهێنی دارایی و سەروەت و سامانت، سێم نهێنی خەون و بەرنامەکانی ژیانت بۆ داهاتوو، بەس با لە بینی خۆت و خوادا بێ، مەی بەدەرەوە. بەخوا کە سێم کەس پێیزانی زۆر متمانەت پێیەتی، ئەویش متمانەی بە کەسێکیکەیە، ئەویش متمانەی بە کەسێکیکەیە، قسە لە زارێک دەکەوێتە شارێک. بۆیە ئەو 3 شتێک کە عەرزم کردن، ژیانی تایبەتی ناو خێزانەکەی خۆت و هاوسەرەکەت، کێشت هەیە، گرفتت هەیە، ناڕەزاییت هەیە، ژن و پیا و بڕیار بدەن لە سەرەتای هاوسەریەوە، ئێمە بەس خۆمان و خوا لەخوا دەپاڕێنەوە، کێشەکەمان بۆ حەلکا لە بینی خۆمانە گفتوگۆی لەسەر دەکەین. سەروەت و سامان و داهاتت کەم بێیان زۆر بێ، مەهێڵە هیچ کەسێک پێی بزانێ. بەخوا حەسادەت بۆ هەموو کەسێک هەیە، نزیکترین کەسی خۆت حەسوودیت پێ دەبە. سێمیشیان خەون و خولیایەکت هەیە، بەرنامەیەکت هەیە کە دەبێ هەت بێ بۆ داهاتووی ژیانت، با لە لای خۆت بمێنێتەوە. لا تەقسوس ڕؤیاکە عەلا ئیخوەتیکە. ئامۆژگاری یعقوبە بۆ یوسفی کوڕی، زۆر ئامۆژگاریەکی دڵسۆزانەیە. کوڕی خۆم لا تەقسوس، نەک لا تخبر. دەتوانێت هەندێک شتی سەدحی باسکەی، بەڵام ورد و درشتی خەونەکانی داهاتوت تەنانەت بۆ براکانی خۆشت باز مەکە، با بەس لە نێوانی خۆت و خوای پەروەردگاردا بمێنێتەوە. بەڕێزان، ئەمە بابەتی برنەوە بوو، هەمومان حەزمان بە برنەوەیە،
عرزم کردن ئەو چوارەی کە باسمان کردن وەڵڵی هەگە جێبەجێکەین براوە دەبین لە دنیادا. برنەوەی گەورەش الفەوز العەظیم کە خوا لە سوڕەتی ئەسافات بۆی باس کردین بریتیە لەوەی شاد بین بە بەهەشت. ئەم دنیاە هەمووی سەختیە، هەمووی ناڕەحەتیە، هەمووشی تێدەپەڕێ خۆش بە حاڵی ئەو کەسەی کە بەهەشت بەدەستدێنێ. یا الله یا ئەرحەمە الراحیمین بە گەورەی و ڕەحمەتی خۆت یا ڕەبی خوایە بە ڕەحمی خۆت بە فەزلی خۆت بەهەشتمان پێ خەڵاتکەی. ئێمە ئەگەر چی شایانیش نەبین کردەوەکانمان بای بەهەژ نین بەڵام لە دڵەوە بڕیارمان داوە تەنها ئەڵڵا دەپەرستین. ئێمە دڵمان خۆشە بە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله کە کلیلی کردنەوەی بەهەشتە. یا ڕەبی خوایە بەهەشتمان پێ خەڵاتکەی. یا الله لە دۆزەخ بمان پارێزی. ئەو کار و کردەوانە بێنێ بەردەممان و بۆمان ئاسانکەی. ئەو هاوڕێیانە بکەی بە هاودەممان کە بەرەو بەهەشت ئاراستەمان دەکەن. یا ڕەبی خوا لەو کار و کردەوانە لەو قسە و گفتارانە لەو هاودەم و هاونشینانە بمان پارێزی کە ڕێگەی دۆزەخمان نیشان دەدەن. یا الله شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری. یا شافی یا شافی یا شافی شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری. دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی. هەمیشە براوە بەختەوەرمانکەی بە پابەندبوون بە شەریعەتی پاشی ئیسلامەوە. دڵسۆزان بەختەوەرترکەی لا ڕێیان هیدایەت بدەی. هیدایەتی ئێمەش و هەموو سەر لێ شێواوانیش بدەی. یا ڕەبی خۆیان منداڵەکانمان ساڵحکەی ئەوانەی منداڵیان نییە ئەوانەی کەوا تا ئێستا دەنگی منداڵ لە ناو ماڵیاندا نابیسترێ یا الله منداڵی ساڵحیان پێ ببەخشی. ئومەتی ئیسلام بە ساڵحان زۆرکەی. یا ڕەبی خوا لەسەر ڕێبازی ئەم ئیسلامە بژین بەردەوام بین لەسەری بمرین حتا لەگەڵ ئیمانداران و خواناساندا وەکو لە سوڕەتی ئەسافاتە باسی کرد ئاوا لە بەهەشتا دەوەرەکانی دنیامان دەژێڕینەوە. آمین 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 والحمد لله رب العالمين.